خۆی گیانی عەبدوڵڵا ئۆجەلان کە ڕێبەر و سەرکردەیەکی باکووری کوردستان و کوردستانە لە ئەستۆی دەسەڵاتدارانی تورکدایە لە ئێستا. پاراستنی گیانی عەبدوڵڵا ئۆجەلان و سەلامەتی عەبدوڵڵا ئۆجەلان بەڕاستی دەکەوێتە ئەستۆی دەسەڵاتدارانی تورک و کۆمەڵگای نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکانیش بەڕاستی پێویستە ڕۆڵی خۆیان بژێڕن، چونکە عەبدوڵڵا ئۆجەلان ئێستا ئەسیر و زیندانیە لە بەردەستی دەسەڵاتدارانی تورک. پێویستە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان و بنەماکانی مافی مرۆڤ مامەڵەی لەگەڵدا بکرێ و هەر هیچ نەبێ پارێزەرەکانی ناوە کۆبوونەوەی لەگەڵ بکەن و لە پاراستن و سەلامەتی گیانی ئەو ئاگادار بن. ئەمە لەلایەکی تریشەوە بەڕاستی هەوڵدان بۆ ئازادکردنی بەڕێز ئۆجەلان ئەرکەکی نەتەوەییە. هەر کوردێک لە هەر چوار پارچەی کوردستان دەبێ خۆیان بەبەرپرسیار بزانن بۆ گرتنەبەری ڕێکارە مەدەنی و یاسایی و سیاسیەکان بە ئامانجی ڕزگارکردنی ئۆجەلان لە زیندان. ئۆجەلان لە ڕاستیدا لەو ڕۆژەوە کە دەستگیر کراوە و دواتریش پرسی چارەسەری کێشەی کوردی لە باکووری کوردستان خستە بەردەم دەسەڵاتدارانی تورک و کاریگەری باشیشی هەبوو لە سەرەتاوە، تەنانەت گفتوگۆکان خەریک بوو دەست پێ بکەن لە نێوان قەندیل و دەسەڵاتدارانی تورک. بە حەقیقەت ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو و ڕۆڵێکی بەرچاوی ئۆجەلانیش هەبوو لەو پرۆسەیەدا، بەڵام بەداخەوە دواتر ئەو هەوڵانە شکستیان هێنا و جارێکی تریش گول لە گەرمەکان کەوتنەوە کار کە بوو نەمای تێکدانی ڕەوشی کێشەی کورد لەگەڵ حکوومەتی تورکیا هەتا ئێستاش ئەوە بەردەوامە. بە بڕوای من ئازادبوونی ئۆجەلان لە پرۆسەیەکی ئاشتی و دموکراسیدا کاریگەری زۆر گەورەی دەبی لەسەر دەستپێکردنەوەی گفتوگۆکان لە نێوان هێزە کوردیەکان و حکوومەتی تورکیا و لە هەمان کاتیشدا دۆزینەوەی ڕێکارە سیاسیەکان بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە باکووری کوردستان و لە ناوچەکەش بەگشتی. ئەمە زۆر ڕاستە، کێشەی کورد چارەسەر نەبوونی کێشەی کورد مای هەمیشە گەرمبوون و ئاڵۆزی و قەیرانە لە ناوچەکەدا بەگشتی. بۆیە زیندانیکردنی ئەو سەرکردانەی کە ڕۆڵیان هەیە کە کاریگەریان هەیە لە دەرونی خەڵک و لە واقعی سیاسی بەڕاستی بە سەلبی دەشکێتەوە لەسەر ڕەوشی سیاسی و ئەمنی ناوچەکە. بۆیە ئازادکردنی ئۆجەلان من پێم وایە تا ڕادەیەکی باش هێوری و ئارامی دەداتەوە بە ناوچەکە.